بەخۆشحاڵیەوە زۆرن ئەو هونەرمەندە کوردانی کە دەرفەت هەیە لە ڕێی بەشێک لە پێشنگانی و داڵەتیەکانەوە جارێکی تر بتوانن بەشدار بن و هونەری خۆیان و هونەری نەتەوەکان بتوانن بە وڵاتانی تر ئاشنا بکەن. یەکێک لەو بەڕێزانەی کە ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری شێوەکاری ئەکات لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتیەوەی زۆر بە لە شێوەکار محەممەد فەتاحە کە بێگومان بەشداری لە دەیان پێشانگای ناوخۆی و هەروەها دەرەوەی وڵات کردوتوانی وێتی کە بە فڵچە و بەکارە تایبەت و ناوازەکانی بتوانێت کاری شێوەکاری بە تەواوی ئەو وڵاتانی کە پێشانگای تا بەشداری کردووە بناسێنێت. بەڕێزیان لە ئێستایا بە شێوەی ئۆنلاین بەشداریان کردووە لە پێشانگایەکی نێودەوڵەتیە و ئێستا زۆر بەڕێز کاک محەممەد فەتاح لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵ منە. کاک محەممەد سڵاو لێ بێم کاتت باش بێ. کاتان باش سپاسان لێبێت. زۆر سپاس بۆ تۆ کاک محەممەد. کاک محەممەدەوەنی کە ئاشناین بە کارەکانی تۆ و بێگومانێکی لەو هونەرمەندانی کە کۆنتاکتێکی باشە لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیە. ئەم کۆنتاکتی ئەم جارە چۆنی بوو، چۆن بەشداریت کرد لە نێوان فیستیڤال و فیستیڤالەکەش لە چه وڵاتێ بوو؟ بەڵێ ئەم بەشداریە من کە لە وڵاتی پاکستانە ئەمە گەلەریەک هەیە بە ناوی ئارت فۆر ئارت. ئەم گەلەریە گەلەریەکی ناودارە لە پاکستان لە ڕێی ساحێبەکەیەوە خاوەنەکەی کە ناوی ڕاجیش ساروێستایە. ئەمە کاتی خۆی لە ئێمە لە مالیزیا پیشانگایەکمان بەیەکەوە کردەوە لێوەیمان ناسی. ئەمە بۆی ئەوەی کە مەسەلەن چەندین چالاشی داهاتوو بەشدارم کە ئەم پێشانگایی کە بەشدار بووین کە 170 هونەرمەند لە جیهان بە شێوەی باوڵێن افتیرازی بە ئۆنلاین بەشداریمان تیادا کردووە. وەکو کوردستان من و هونەرمەند ساڵح نەجار بەشداریمان لەم پێشانگایە کردووە. لە هەمان کاتە ئەم هاوڕێمان خۆی سەرپەرشتی گەلەریەکە بە ناوی ئۆیستەر ئارت کە کوارتەرەکەی ناوی خێرات جەلیلە ئافرەتێکی بەڕێز لە هونەرمەندە بەڕێوەیەوە. ئەم تەظاهورەیە ئەم پیشانگایەکی گەورەیە. ئێمە بۆ 3 ساڵ لەسەر یەک بەشداری ئەم پێشانگایە دەبین. بەڵێ کاک محەممەد، بەشداریکردنی تۆ وەکو شێوەکارێک تا چەند گرنگ بوو بۆت کە بێگومان لەوانەیە ئەمە ئەم ژارەشیان جیاوازێکی هەبێت لەگەڵ کارکردنی تۆە و هەروە بەشداریکردنی تۆ لە بەشێک لە پێشانگانی و دەوڵەتیەکانی جیهانە؟ بەڵێ خۆی دروستکردنی ئەو ڕایەڵەی پەیوەندی و کۆمونیکیشنە لەگەڵ هونەرمەندانی جیهانە کارێکی زۆر زۆر باشە. کورد هیچی کەمتر نییە لە هونەرمەندانی وڵاتانی تر. هونەرمەندانی کورد هونەرمەندانی بەتوانە و بە سەلیقە و هونەرمەندانن لە بوارەکاندا زۆر دەرکەوتون. بۆیە دەبین لە بواری شێوەکاریشدا ئێمە چانسی ئەومان بەرکەوتووە کە لە چەندین پێشانگایە کاتی بانگێشمان بۆ بنیێرێت ئێتر ئایا بە ئامادەبوون بێ یان بە شێوەی ئۆنلاین بێ. بەڕاستی ئەم 2 ساڵی ئەخیر لەبەر ئەوەی کۆڕۆنا بڵاو بووە زیاتر پێشانگای ئۆنلاین دەکرایەوە و ئەماش ئەم بەرکەوتنە لەگەڵ هونەرمەندانی جیهاندا یەکتر ناسینە حەلەقەی کارکردنێت فراوانتر دەبێت بۆ ئەوەی لە داهاتووە بتوانی کاری باشتر بکەیت. باشە کاک محەممەد، ئەم کۆنتاکتانە تا چەند گرنگە تەنها لەگەڵ وڵاتانی با بڵێن ڕۆژئاوایە نەبێت بەڵکو لەگەڵ وڵاتانی نێو قاڕی ئاسیاشە بە شێوەیەکی گشتی بتوانرێت ئاڵوگۆڵی کللتوری واروە هونەری بکرێت بۆی کە هەم ئێمە ئاشنا بین بە کار و چالاکیەکانی ئەوان و بە پێچەوانەشەوە؟ بەڵێ ئەم جارە وەکو شارم پێە لە وڵاتی پاکستانە کە ئیش هەر لە کیشوەری ئاسیایە. من پێشتر لە هند سیمپۆزیۆممان هەبووە، لە مالیزیا سیمپۆزیۆم و کاری هاوبەشمان هەبووە. واتە وڵاتانی ئاسیاش پێگەی خوێنن هەیە لە مەجای هونەری شێوەکاری بە شێوەیەکی تایبەت و هونەر بە سەرجەمی. بۆیە گرنگە بەڕاستی هونەرمەندی کورد لەو قۆزاخەیە دەرچێت لەو چوارچێوەی کە بەرهەمەکانی لە پێشانگایەکدا لە سلێمانیان لە کوردستان لە شارەکانی کوردستان شارەدا ئەبێت دەرچێت لەوە پەیوەندی دروستکە بۆ ئەوەی هونەرمەندی کورد زیاتر بناسێت لە مەحافلە دەوڵەتانە. سپاس بۆ بەڕێز محەممەد فەتاح هونەرمەند کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمان بوویت. دوبارە سپاس بۆ بەڕێزە.